پاڵەوانێتی ڕۆژئاوای ئاسیا بۆ یاری بادمینتۆن بە بەشداری هەریەکە لە وڵاتانی عراقی میواندار و ئوردن و فەڵەستین، سووریا و لوبنان و بەحرێن بۆ یەکەم جارە لە عراق و بەتایبەت لە شاری هەولێر بەڕێوە دەچێت. یاریەکان وا بڕیارە 6 ڕۆژ بخایەنێت، 3 ڕۆژی یەکەم بۆ ئاستی تیپە و دواتریش لە ئاستی تاک بۆ کچان و کوڕان ئەنجام دەدرێت. گرنگیەکەی زۆرە چونکی پێشی ئێستا پاڵەوانتیە لە عێراق نەکرایە یەکەم جارە ئامادەیەکی باشمان کردیە لە بۆ ئەو خۆلە لە ناحیەی شوێن و لە ناحیەی ئەکودەلێ معسکراتی منتەخەب ڕاستی بەشداری کە 6 وڵاتە لەگەل عێراق دەست پێ کە بڵێن ئەمە بووماوەی دوومان خۆمان ئامادە کرد بۆ ئەو بتوڵە ئینشاڵڵا ئەنجامێکی باشمان دەبیت لە دووخۆلەی کە خولی فراقیمانەیە و خولی فەردیمانەیە زائیدەن تایبەت کە شوێنی گەمەکان ڕاستی هەر کەسێک هەر منتەخەبەکاتی هاتە ژوورەوە تەمەشای ئەو شوێنەی کرد وەکو لەن تەعەجوب ماوە کە ئەو شوێنە بڵێن وەکو بتوڵێکی دووەلیە ئەوە باشەکەی ئەو بوو کە تەجیزەکەی ئەو شێوازە وەکو بتوڵەکانی دووەلیە. هەڵبژاردەی بادمینتۆنی عراق تەواوی ئامادەکاریەکانی لە هەولێر بووە و کەمپی مەشق و ڕاهێنانی دوور و درێژی ئەنجام داوە بە 19 یاریزان بەشدارە کەوا 6یان کوردن چاوی لە زۆرترین مەدالیای جۆرا و جۆرە. وڵا سپاس بۆخوایەکەم یاری ماکرێگە لوبنانمان بردەوە لە بن 15 ساڵ ئەوە فەریق تیمی پێڵێن یعنی یەک تیمە بۆ ماوەی 4 ڕۆژ معسکەر ماکراگاتان لێ بوو ئیتر لەخوا بە زیادەوە یاریی دووەمیشمان لەگەڵ سووریایە لەگەڵ سووریا تا ئێستا 2-2 یەک یاری کچان ماوە ئەویش یەکلایە کاتەوە. ئینشاءڵڵا زۆر سەرەکەوین زۆر یاریزانمان هەیە ئێمە لە مانگی نۆیەوە تەمرینەکەین بۆ ئەم ئامادەکاریە بۆ ئەوەی هەولێر ئەوەش یەکەم شتە یەکەم جارە لە عێراق هەولێر ببێتن لە کوردستانە ئینشاءڵڵاش تەوفیقە بین لەم بتوڵەیە ئەکید ئەگەر لە عێراق لە هەولێرش بێت زۆر باشترە ساحەی خۆمانە زیاتر مسەیترە بین و زیاتر مەدالێشمان دەستەکەوێت ئینشاءڵڵا. پاڵەوانێتەکە لە هۆڵی یانی ئەکاد عنکاوە بەڕێوە دەچێت 86 یاریزان بەشداری تێدا کردووە بۆ ئاستی خوار 15 ساڵان و خوار 17 ساڵانە 17 ناو بژیوان یاریەکان بەڕێوە دەبن 6یان لە دەرەوەی عێراقن و 4یشیان کوردن. عێراق ئەنجامەکانی لە یەکەم ڕۆژی پاڵەوانتەکە دڵخۆشکەر بوو هەر بۆیە چاوەڕوانی زۆرترین مەدالیای لێ دەکرێت. حوسێن محەممەد کەناڵی پێیان هەولێر.